باوکە بە مردنی تۆ کەس نەگریە بەڵکو بەشێک لە خزمەکانیشما خۆشحاڵ بوون. کاروانی براشم بە بۆنەیە و کۆچەت لە دەرەوەی وڵات گەڕایەوە. ئەویش وەکو مەریوان و کەس و کارەکانمان بە مردنی باوکمان دڵخۆش بوو. تەنها کەس کە بە مردنی باوکم تێکچوو و خەمێک لە قۆڵی هابوو من بوو. باوکە ئاخر بۆ تۆڵەت نەکەمەوە بۆ تۆڵەت نەکەمەوە باوکە. براکەم لەسەر وەسیەتی باوکم نابێت تۆڵە بکەیتەوە. وەسیەتی باوکم مەشکێنە گوێی لێ بگرە. براکەم هەسە با بڕۆین، هەسە دەسە ماچەکەم، هەسە ئەوە نەخەم مەخۆ بە خەم هیچ ناگەین. کاکە توخوا با بڕێن ئەوەندە عەزابی خۆت مەدە لێی گەڕێبانە قەبرەکەشی ئیسراحەت بکە. دەی کاکە شێرەکەی من دەی هەستا مەریوان کاروان وازم لێ بینن دەڵێم وازم لێ بینن بڕۆم بە جەمبێڵن. نیهات ناگەی بە هیچ ئاوا تەنها خەمە خۆی تەنها خۆدا ئەڕزێنی. لێم تێبگەن دەرێم وازم لێ بینن. کاکە تخوا کاکە هەستا ئەوەندە عەزابی خۆت مەدە دەی شێرەکەم هەستا تخوا. لێم تێدەگەن یان نادەمەوێ بەتەنێ لەگەڵ بابم بووم بڕۆن وازم لێ بینن. با بڕۆین با ئیسراحەت برا. خەمی من تەنها بۆ کۆچی باوکم نەبوو بەڵکو بۆ جێبەجێکردنی وەسیەتەکەی باوکم بوو. ئاخر نەشئەت چێە؟ بۆ پێی دەڵێن نەشەشێت؟ پەیوەندی ئەو بە باوکم چییە؟ دیارە نهێنێکی گەورە هەیە. ئەگینا باوکم بۆ لەسرە مەرگ نەشئەتی بیرهاتەوە. ئێستا من بە تەنیا چی بکەم؟ لەم شارە قەرەباڵغە چۆن بیدۆزمەوە؟ ڕۆژانە و پرسیارە بێ وەڵامانە مێشکی جەنجاڵ کردبووم، بەڵام بەڵێنم بە خۆمدا دەبێ نەشئەت هەر بدۆزمەوە. نیات باوکمان خوا عەفوی کات ئەوە نەخەمی لێ مەخۆ.
برام تازە ڕۆی هەمومان دەمرین. برایەکەم ئەتوو باش دەزانی ئەمن لەوە یەک هەفتەی گەڕایمەوە و بە خۆشت باش دەزانی لەبەر چە هاتیمەوە. پێویستە ئەو مەزرعەی بفرۆشن لەبەرەوەی لەبەر چاومان ڕەش بووە. یعنی تەنانەت لەبەر مەرجی بابیشم نهاتیەوە؟ گورە کاکە جەرگم ژان دەکا من جەرگ بە زوان نابینی هەر کەسێکمان دەچینەوە مەزرعەیە دڵمان ژان دەکا کاکە. نەشئەت هەتا نەشئەت نەدۆزرێتەوە کەس لە بۆی نییە و مەزرعی بفرۆشی. کاکە نەشەت چێیە؟ باوکم لە سەرە مەرگا بوو ناوی نەشەتی هێنا. دەبی بزانم و نەشەدە چێیە. بابم لە بەلاش برادرایەتی هیچ کەسەچی ناکە. دڵنیا بە ئەو نەشەتە شتەشی تێدایە. دەمەوێت بە زووترین کات بیدۆزینەوە و بیکوژین. کوشتن؟ دیسان کوشتن؟ ئێمە تازە هاتوونێتە ناو شار هەوای ئازادی هەڵەمژین. لەو مەزرعە نەجاتمان بوو هاتوونێتە ناو شار. تۆش باسی کوشتن بۆ منەکەی؟ ئێ کاکە هەز دەکەم شتێک لە بنسەری ئەو نەشەدەی هەیە. ئەگەر ئەو نەشەدەی نەبینینەوە نەیکوژین دڵنیام بەنزرعەکە نافرۆشرێ. کوشتن چارەسەر نییە. کاکە دەیکوژین و دەگەڕینەوە ڕووپا و ئاتوش ڕادەچێشم. لە جێگای ئەوە وازەوە بێنەمە فکرێکی ترمێ وەرلەگەڵم. بڕۆ لەگەڵی قسە بکە. برام 100 جارە قسەی لەگەڵ بکەم بێسوودە کە لە ڕقە کە لە ڕق. مناقەشە مەکە بڕۆ لەگەڵی قسە بکە دەی. نیهات برام کەسێکی گرنگ هەیە دەیەوێ بتبینی. چێو کەسە؟ ئیتر کەسەکە پارێزەرە؟ لۆ برام شتەشی خراپە؟ دەزانی چێ کاروان ئەمن قسەی خۆم کرد و نوختە. ئاخر برام دەزانی یان واز لە مۆزوعی دێنن یان ئەو مەزرعەتان لۆ بەجێ دێنم. ئاخسەن کە لە ڕقی. من لە نێو بیرکردنەوەیەکی قوڵدا بووم. مەریوان و کاروانی برام دەستیان کرد بە جمۆزۆڵ. منیش بۆ دوجار بڕیارمدا کە دەبێت پارێزەرێک بدۆزمەوە. کەسێکم بە خەیاڵ دەهات ناوی خاتونیان بوو. ئەو ناسیاوی خۆمان بوو. بۆیە بڕیارمدا بچمە لای. کاک نیهات خۆت باش دەزانی من پارێزەرێکم تا ئێستا نەبووە لە هیچ کەسێکی بترسێم. بەس ڕاستێکت بوێ خۆت باش دەزانی باوکت ناوبانگێکی باشی نەبوو. من ناتوانم ئەو کەسێ قبوڵ بکەم. ببوورە.
نییە خان ئەمنیش دەزانم کە بابم ناوبانگەکی باشی نەبووە بەڵام نییە خان دەتوانم پرسیارێک بکەم فەرموو. ئەگەر لەسەر مەرگدا بابت داوات بکە هەموو شتێک بەجێ نایەڵی خۆت دەزانی منیش باوکم نەماوە بەس بۆ ئەوەی کە بەس یەک چرکە بگەڕێتەوە شتێکی دەکەم. یەدەکەوە نییە خان بەڕای تۆ من چ پیاوێکم ئەگەر کۆتاوشەکانی باوکم نێرمەجێ ئەگەر دواوەستێتی باوکم کە بە منی سپاردووە ئەنجامی نەدەبوو بە قسەی نەکەم بەڕاست دەتوانم قەت لە خۆم خۆش بم بۆ هێتکار لێ دەکەم یارمەتیم دە هاوکارم بە تەواو منەوە کەیسەی وەردەگرم. زۆر سپاس دەکەم لیاخان شایەن نییە. بەجددی زۆر سپاس دەکەم لە بەیانی دەست بە گەڕانە دەکەین. باشە نیاخان دەبێ نەشەت دۆزینەوە ئینشاڵڵا دەیدۆزینەوە. ئینشاڵڵا سوپاس دەکەم. من پارێزەر نیان کەریمم. کەسێکی نوێمانەیە دەمانەیە بە دووادا چوونی بۆ بکەین. فەرمانی ئاگات بکەیە؟ بەڵێ. فەرموو. زۆر چاکە چۆن یارمەتی بدەم من؟ کەسێکمان هەیە بواری دەرونی تەواو نییە. بەڵێ. دەمانەوێت بە دوایدا بگەڕین بە ناوی نەشئەت زۆر چاکە من سێرێک بکەم. کەسێک نیە بەو ناوە لای ئێمە نییە؟ نەخێر. هیچی بکەین ئیشی چیە بە چخەری کە زیاتر لەکوێ ئەدەنی شێوە نازانم شتێک لەسەری وڵات جەنابی ئەفسەرەوەی پێیان گوتیان زیاتر لە کوچە و کۆڵانەکانە لە ناو بازاڕێ لەو جیانە دەسوڕێتەوە. ناو بازارە؟ بەڵێ گەر ناو بازار بێت نەفسەرێک دەناسم پێی دەڵێم بزانم شتێکمان بۆ بکات من لە خزمەتم. زۆر سپاس. ئەلۆ لازم ڕێبوار و کاتت باش. فەرمانێک دادگامان هەیە کە بە دوای کەسێک دادەگەڕێن باری دەرونی تەواو نییە و ناوی نەشئەتە. بەڵێ. لە ناو بازارە؟ کوچە و کۆڵانەکانی بازار نەمانەگەڕین. لە هەر کەسێکمان دەپرسی دەیگوت نەشئەت دوێنێ لێرە بوو. هەندێک تریان وتیان بڕۆم بۆ گەڕەت لە هەولێری نوێ. دەڵێن لەوێ زوو دەبینرێت. بۆیە دەستمان کرد بە گەڕان لە هەولێری نوێ. باشی برا ماری کاکی وای چ بوو؟ چ بوو چی؟ لێ نییە.